ئێمە لەم ساڵدا بۆ بەشە خۆراک تا ئێستا حەوت بەشە خۆراک دابەش کراوە بەسەر هەرێمی کوردستانە هەرۆک و شارەکانی تری عێراق بەو هەمان شێوەیە. بەشی هەشتەمیش لە چاوەڕوانیدان ئینشاءڵڵا لەم نزیکانە دەست بە دابەشکردن نەکرێت. هەموو ساڵێک ئەوان عێراق بەعام 8 تا 10 بەشە خۆراک دابەشەکان ئەم ساڵ 8 بەشی دابەش کردووە. ئێمەش ئینشاءڵڵا لەم ڕۆژانەدا دەست بە دابەشکردنی بەشی هەشتەمیش دەکەین. سەبارەت بە ئارد هەموو ساڵێک 10 بەش ئارد دابەش کراوە. ئێستا ئێمە لە بەشی دەهەم داین کە دابەشەکرێ بەسەر سەرجەم شار و شارەشەکانی هەرێمی کوردستاندا. هەرۆک دەزانن بۆ هەر هاوڵاتیەک 3 کیلۆ برنج، 1 کیلۆ شەکر، 400 گرام دۆشا و 1 لیتر زەیت لەگەڵ 9 کیلۆ نسک 9 کیلۆ ئالینۆک بۆ ئاردەکەش بۆ هاوڵاتیەک مانگەنە 9 کیلۆ ئاردی پێدەدرێت. ئەمە سەبارەت بە ئارد و بە خۆراک بەنسبەت گەنمەوە ئێمە ئەم ساڵ 386,000 تەن گەنممان وەرگرت. لەو 386,000 تەنمە تقریباً کە وەریمان گرتووە بەشێکی ئێستا وەری دەگرینەوە لە ئاشەکان دەهاڕدرێ. بڕی پارەکەی زیاتر لە 300 ملیار بوو تا ئێستا زیاتر لە 112 ملیاریمان بۆ هاتووە. ئەوەی کە ماوەتەوانێت زیاتر لە 190 ملیار دینار ماوە لای حکوومەتی عێراقی کە تا ئێستا نەیناردووە بۆ جوتیاران بۆ گەنمی ئەم ساڵ 2025. ومێ دەکەین کە لە ئایندەیەکی نزیکدا ئەو پارێژ بگات و دابەشی بکەین بەسەر جوتیاران.